چیرۆکی لەشکری خاوەن فیلەکان. چیرۆکێکی سەرسوورهێنەر و ڕووداوێکی گەورە و مەزن. ئەم ڕووداوە لەم ساڵەدا ڕوویداوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێیدا لەدایک بووە. بنەمای ئەم چیرۆکە ئەوەیە کە ئەبڕەهی ئەشڕەمی والی یەمەن لە ڕێگەی پادشای حەبەشەوە بڕیاریدا کەنیسەیەک لە سەنعای وڵاتی یەمەن دروست بکات بۆ ئەوەی عەرەبەکان بانگ بکات بێن لەوێ حەج بکەن لە جیاتی ئەو حەجکردنەی لە مزگەوتی حرام لە مەککە ئەنجام دەدرێت. مەبەستی ئەبڕەها لەم کارەدا گواستنەوەی بازرگانی بوو لە مەککەوە بۆ یەمەن. ئەبڕەها ئەم پێشنیاری خستە ڕووی پادشای حەبەشە. ئەویش ڕازی بوو و خۆشحاڵ بوو. ئەبڕەها دەستی کرد بە دروستکردنی کەنیزەیەک لەسەر شێوازێکی زۆر گەورە و مەزن و ناوینە بە قوبەلەیس. پیاوێکی قوڕیشی خەڵکی مەککە هات پیسایی لەناو ئەم کەنیسەیەدا کرد و دیوارەکەشی پیس کرد. بەهۆی تووڕەبوون و ڕقلێبوونەوەی لەم کاری ئەبڕەها پاشان ڕۆیشت. کاتێک ئەبڕەها ئەم کاری بینی زۆر تووڕە بوو. سوپایەکی گەورەی ئامادە کرد لەگەڵ 13 فیلی زەبەلاح بۆ تێکدانی مەککە. لە ناویاندا فیلێک هەبوو پێی دەوترا مەحموود کە لە هەمویان گەورەتر بوو. پاشان بەرەو مەککە بەڕێکەوتن و لە ڕێگادا بە هەر گوند و لادەیەکی عەرەبەکان بگەشتبان ئەوە ڕووبەڕوویان دەبوونەوە و جەنگیان لەگەڵ دەکردن و تێک و پێکیان دەشکاندن. بەردەوام بوون لە ڕۆشتن هەتا گەیشتن بە نزیک مەککە. کاتێک گەیشتن بە نزیک مەککە گفتوگۆ و دانوساندن دروست بۆ لە نێوان ئەوان و گەورەی مەککە عەبدولموتەڵیبی کوڕی هاشم باپیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. گفتوگۆ و دانوساندن کۆتایی هات بۆی کە ئەبڕەها وشترەکانی عەبدولموتەڵیب بگەڕێنێتەوە کە دەستی بەسەرداگرت بوو. پاشان کەیفی خۆیەتی چی دەکات لەگەڵ مەککە کە بێگومان مەککە پەروەردگارێکی هەیە دەیپارێزێت. عەبدولموتەڵیب داوای لە خەڵکی مەککە کرد کە خۆیان و خێزان و منداڵەکانیان لە مەککە بێنە دەرەوە و بیان بن بۆ سەر چیاکان بۆ ئەوەی ستەم و خراپەکاری ئەم لەشکرە و لە خراپی ئەبڕەهاش پارێزراو بن. لەشکری ئەبڕەها بەڕێکەوت هەتا گەیشت بە دۆڵی محەسیر. کاتێک لەشکرەکەی گەشت بەم شوێنە چەند کۆمەڵە باڵندەیەکی پۆل لە دوای پۆل هاتن. ئەم لەشکریان بەرد باران کرد بە وردە بەردی گڵینی ڕق و سوورەوە کراو. کاتێک ئەم بەردیان بەردەکەوت ڕاستە و خۆ دەمردن و لاشیان وەکو کای خوراو لێ دەهات. ئەبڕەها کاتێک بەرکەوت ڕای کرد و گۆشتی لە لاشەی دەبووە لە ڕێگادا کەوت و لە ناوچوو. ئەم ڕووداوە بەڵگە و نیشانەیەکە لە بەڵگە و نیشانە گەورەکانی دەسەڵاتی خۆی پەروەردگار و سەرخستنێکە بۆ خەڵکی مەککە و پاراستنی ماڵە پیرۆزەکەی و نیعمەتێکە لەو نیعمەتانەی بە قوڕیشەکانی بەخشیوە. خۆی پەروەردگار فەرموویەتی ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بئەصحابی الفیل؟ واتە ئایا نەتبینی کە پەروەردگارت چی کرد بە خاوەن فیلەکان؟ ئەلەم یەجعەل کەیدەهم فی تەضلیل؟ واتە ئایا فڕوفێڵەکەیانی پوچەڵ نەکردەوە؟ وأرسل عليهم طيرا أبابيل وناردي السريان باڵندەی زۆر و پۆل پۆل ترميهم بحجارة من سجيل وبربارانیان دەکردن بە وردە بەردی گڵینی ڕق و سوورەوە کراو فجعلهم كعصف مأكول وسەرنجام وەک کای خوراوی لێکردن و گشتیان لە ناوچوون.